سڵاو ڕێز بۆ هەموو لایەک ئەمە لایڤ نییە تەنها بابەتێکی عەبدوڕەزاق شەریفە خوێنمەوە بەشی چوارەم هیوادارم کە هەموو لایەک گوێگری بن. ئەیتر قساکەم بەشی چوار عەبدوڕەزاق شەریف. دوای سەردانەکانی پارتی و دواسەردانی فواد حوسێن ئیتر ئەوان دڵنیا بوون لەوەی کە نەخێر بۆ مانەوەی مەسعود بارزانی لە سەرۆکایەتی هەرێم دوا قسەی کاکنۆشیوانە، چونکە چەند جارێ وتبوویان ئەگەر تۆ وەڵامەکەت بەڵێ بێ مەسەلەی یاسا و پەرلەمان و دەسەڵاتەکانی بۆ ئێمە جێبهێڵە. بە دوایدا مەسەلەی دادگاییکردنی کاکنۆشیوان و تۆمارێکی دەنگی ئەویان لە ڕاگەیاندنەکانەوە وروژاند. دواتر بەڕسمی داوایان لە ئاسایشی هەولێر بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لەسەر تۆمار کرد. لەگەڵیدا بەڕێوەبەرایەتی دژە تیرۆر کە سەر بە ئاژانسی پاراستن و شخصی مەسعود بارزانیە تەبلیغی ئامادەبوانی بۆ نات. ئازاد شۆمانی وەک وەکیل و پارێزەری یاسایی کاکنۆشیوان لە نزیکەوە ئامادەی دادگا و چاودێری پرۆسەکەی ئەکرد. چەند کاسێت و تۆمارێکی دەنگ و ڕەنگیشیان بەگشت سەفاوەت و کۆنسڵخانەکاندا ئەفو سەفارەت بەگشت سەفارەت و کۆنسڵخانەکاندا بڵاو کردەوە. هەفتەی یەکەم کەسمان لەو بڕوایەدا نەبووین پارتی ئەو مەسەلەیە بە گرنگ وەربگرێ. لەو ماوەیەشدا گشت نوێنەرایەتیەکانی دەرەوە لە عێراق و هەرێمی کوردستان بە چڕۆپڕی سەردانی کاکنۆشیوانیان ئەکرد. پێشتر کاکنۆشیوان زۆر بە دەگمەن پێشوازی و کۆبوونەوەی لەگەڵ بیانیەکاندا کرد. هەمیشە ئەیوت کورد بە مێژووی خۆی میلەتێکی کەسایەتی تێکشکاوە. سەرکردەکانی کورد لە جیاتی ڕاستکردنەوەی بە تەشەبوس و میوانداری بێگانە ئەوەندەی تر ئەم تێکشکانیان لای کورد بەرجەستە کردووە. ئەرشی گۆڕان و سەرکردایەتی کورد ئەوەیە شکۆ بۆ ئەو کەسایەتی کورد بگەڕێننەوە. ئەو وشەی دیگنتی بەرامبەر ئەو شکۆیە بەکار ئەهێنا و ئەیوت من لەبەر ئێوە کە ڕێکخەری گشتیم نایان بینم، بڕۆن ئێوە بیان بینن. هەندێ نمونەی مام جەلال و مەسعود بارزانیشی لەو بارەیەوە باسە کرد. لەم ڕۆژانەی مەسەلەی مەحکەمەکەدا بیانیەکان بە فرسەتیان زانی بە چڕوپڕی سەردانی کاکنۆشیوانیان ئەکرد. ئەویش وەک وەڵامی ناڕاستە و خۆ بۆ درۆ و دەلەسەکانی پارتی ڕەتی نەئەکردەوە. جارێ بە فرسەتم زانی و لێم پرسی کاکە ئەو میوانە بیانیانە هیچ کاتێ باسی ئەو تۆمارە دەنگیانە و داواکەی پارتی ناکەن؟ هەتا ئێستا نە ئەوان و نە من لە هیچ دانیشتێکدا باسمان نەکردووە. هەر لەو ماوەیەدا وەفدێکی باڵای جمهوری ئیسلامی لە تارانەوە هاتنە لای ئەوانیش خۆیان لەو باسە نەدا. چەند جارێ لە مەترسیەکانی ئەو دادگایی پارتی قسەم کرد و کاکنۆشیوان لای گرنگ نەبووم، بەڵام لە هەفتەی یەکەمی حوزەیرانی ئەو ساڵەدا لەسەر ناوەڕۆکی دەعوا و تەبلیغەکەی پارتی من و شۆڕش حاجی بانگ کرد. ئازاد شۆمانی بە فایلێکەوە لەو کۆبوونەوەیەدا بوو. داوای لە ئازاد کرد ناوەڕۆکی دەعواکەمان بۆ باس بکە. چەند بەڵگەیەک بۆ سلماندنی ئەو تۆمەتە لە فایلەکەدایە. 4 بۆ 5 تۆماری دەنگی و وێنەی پێشڕاستی ئەکاتەوە. بڕین و مونتاژی پێوە دیارە. 2 ئەندامی جفاتی نیشتیمانی خۆیان لە بەردەمی حاکم وەک شایەت ئیفادەیان لەسەر ئەو بەڵگانە داوە و ئیمزایان کردووە. ئازاد لەگەڵ قسەکانیدا کاغەز و نووسراوەکانی ئەمدی ئەو دوو پێ کرد. کاکنۆشیوان وتی تۆ چیت پێکرێ؟ ئێمە لە هەنگاوی یەکەمدا هەوڵ ئەدەین دەعواکە بۆ سلێمانی بگوێزینەوە. داواش ئەکەین ئەو شایەتانە بەنهێنی نەمێننەوە و بێنە بەرەو ڕوو. هەرچەندە ئەمەی دوو هەمیان قورسە و ڕەنگە شایەتەکان لە پشتی پەردەوە ئامادە بن، بەڵام ئەکرێت دەعواکە بگوازینەوە بۆ سلێمانی. کاکنۆشیوان هیچ ئومێدێکی لەسەر قسەکانی ئازاد هەڵنەشنی و ڕووی لە ئێمە کرد و وتی لە ئەمڕۆ چیمان پێکرێت ئەیکەین. هەڵچوون و تۆڕەبوونێکی زۆر بەڕێوە دیار بوو. هەرسێکمان ڕامان وابوو چاوەڕێ بین تا ئەو پێنجشەمەی کە ئازاد ئەڵێ دەعواکە بۆ سلێمانی ئەگوێزینەوە قسەکەی ئێمەی قبول کردووەتی باشە بزانین پێنجشەمە چی ڕوەدا. چەند ڕۆژێک و لە نیوەڕۆی پێنجشەمەی ئەو هەفتەیەدا ئازاد شۆمانی بە هەڵەداوان لە هەولێرەوە گەیشتە سلێمانی. وەک هەفتەی پێشوو من و شۆڕش حاجی بانگ کردووە وتی گوێ لە ئازاد بگرن. چیتر هیچ هەوڵێک سوودی نییە. لە جیاتی وەڵامی داواکەی ئێمە بۆ گواستنەوە ئەمڕۆ ئەم فەرمایندەزیکردنەیان پێداوم.
ئازاد وای وتو بە دوایدا کاک نەوشیروان من و شۆڕش حاجی ڕاستپات 48 سەعات و بڕۆن شخصی مەسعود بازانی لە میدیاوە بکەن بە ئامانج باز لە پارتی و کەسی تری ناو پارتی مەکەن ئازادیان بدەن باش بە حاڵی خۆم لە چەندین ویزگەی نالەباری سیاسی و شخصیدا ئەو پیاوەم بینیوە دوو جاریان لە نزیکەوە و لە کەشفبوونی خیانەتی گەورەی دوو پێشمەرگەی دەستەکەی خۆیدا کە هەوڵی کوشتنیاندا بوو لەگەڵیدا بوون هیچ جارێکیان هێندەی تۆڕە و بێزار نەبینی بوو بیر بەکردەوە ئەندازیاری یەکەمی ئەم حکومەتی هەرێمە کە هەموو تەمەنی لە پێناوی کورد و شۆڕشەکەیدا دانا ئێستا لە دادگای ئەو حکومەتەوە فەرمانی دەگیرکردنی بە خراپترین تۆمەت بۆ دەرەکرێن چ کارەساتێکە حکمی ڕەش و عەقلی ڕەش لەم وێرانەی نیشتیماندا ئەو کاری دادگا و کاردانەوەی پارتی لا گرنگ نەبوو کۆڵی خەم و بێزاری ئەو سەروەختەی ئاشکرابوونی ئەو دوو ئەندامی جفات و وێنەگرتن و دزە پێکردنی ئەو تۆمارە ڤیدۆیانە بوو بۆ یەکەمیان بەجیا من و چەند کەسێکی بۆ دۆزینەوەی ڕاستپات ئێمەش هەموو هەوڵەکانمان لە چوارچێوەی گومان تێ نەپەڕی و نەگەیشتینە بەڵگەی حاشا هەڵنەگرن بەم دواییە و سەبارەت بە تۆمارە دەنگی و وێنەیەکان هەندێک سەرەداوی ئاشکرا دەرکەوتن جارێکی تر لە سنوورێکی بەرتەسکدا داوای لێکۆڵینەوەم کرد بەداخەوە لەبەر بەژەوەندی تایبەت پشتگوێ و دیزا بە دەرخۆ نەکرا دەبێ خەڵکی کوردستان و هەموو ئەوانەی خۆیان بە پشتیوانی بیری نەوشیروان مستەفا ئەزان پێ بزانن کە یەکەم دوو ئەندامی جفات وەک شایەت حاڵ لە دژی کاک نەوشیروان لە دادگا قسەیان لێوەرگیراوە دووهەم چەند کاسێتێکی تۆماری ڤیدۆیی کاک نەوشیروان لە فایلی دادگاکەی دژە تیرۆری پارتیدا هەیە سێهەم عەلی حەمە ساڵح لە پێش دوا کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی و لە بەردەم هەموویاندا لە هەڵچوونێکدا وتی دەنگ و ڕەنجی کاک نەوشیروانم تۆمار کردووە کە باسی سەرۆکایەتی هەرێمە کات و لە مۆبایلەکەمدا هەیە چێویستی پیشانیە دەم بە دواییدا سەرنجی یەکێک لە ئەندامەکانی جفاتم بۆ ئەم قسەی ڕاکێشا کە شارەزای کاروباری لێکۆڵینەوەی ئەمنی بوو ئەویش لای خۆیەوە بەسەر سوڕمانەوە قسەکەی وەرگرتە بوو بێدەنگ بووین و شەو بەنامەیەک سکرتێری جفاتم لەو قسەی عەلی ئاگادار کردەوە وتیشم بیرتان نەچێ چەند کاسێتێکی ڤیدۆیی لە دادگای هەولێرە هیچ لێکۆڵینەوە نەکرا و عەلی حەمە ساڵح بە وتەیەک کە گوایە مەبەستی ئەوە بووە لە یوتیوب و ڕاگەیانەکاندا بڵاو کراوەتەوە خۆی لێ دەرباز کرد لە کاتێکدا ئەو بە ئاشکراوتی خۆم وێنم گرتو لە تەلەڤیزیۆنەکەی خۆمدا لە تەلەفۆنەکەی خۆمدایە و کێش ئێوێ پیشانی بدەم خۆشبەختانە پاشماوەیە گرتەیەکی ڤیدۆیی تایبەتی کاک نەوشیروان لای ئارام ئەحمەدەوە بڵاو کرایەوە هەمان گرتەی ڤیدۆیی بە شێوەیەکی کەمێک جیاواز لە KNN بڵاو کرایەوە عەلی حەمە ساڵح هاتەوە سەرخەت و بۆ پینەکردنی ئەو تۆمارە ڤیدۆیانە ڕوونکردنەوەیشی بڵاو کردەوە تێیدا وەک تێبینی دەنووسێ چەندین بەڵگەی ڤیدۆیی دیکەی کاک نەوشیروان هەیە باسی زۆر کەسایەتی سیاسی و چەند دۆخێک ئەکا بە ئاگایی خۆشی وێنەگیراوە بەڵام ئەخلاقی سیاسیمان تا ئێستا ڕێگەی پێنەداوین هیچ بڵاو بکەینەوە بەم قسانەی عەلیدا ئاشکرا دیارە کۆمەڵێک کاسێتی ڤیدۆیی کاک نەوشیروان دەسەودەسی کردووە و کاک عەلیش تا ئێستا بڵاوی نەکردوێتەوە ئێستا هەموو ئەوانەی لە نزیکەوە لەگەڵ کاک نەوشیروان ژیان و ناسیویانە بابکەونە ژێرباری ئەم پرسیارەوە ئایا خلق و ئەخلاق و کەسایەتی کاک نەوشیروان ئەوە بووە ڕێگە بدا هیچ کەس وێنەی ڤیدۆیی بگرێ لە کاتی ئاخاوتنی مەجلیس یان تەلەفۆن و پەیوەندیکردندا ئەم چەندین بەڵگەی ڤیدۆیی کاک عەلی باسیەکە لەکوێن و چەندیان ئەوانەی ناو فایلەکەی دادگای هەولێرن ئەی ئەو هەڕەشەی بڵاوکردنەوەی لە کێ و بۆ کێیە کەمیژنین ئەو کەسانەی ئەو ڤیدۆیانیان بینیوە و باسییان کردووە ڕۆژی دواتر عەلی بە پەلا نووسینەکەی لەواڵی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سڕیەوە لە بەشی پێنجەمدا جێبەجێکردنی ئەو فەرمانەی کاک نەوشیروان وەک خۆی بڵاوەکەمەوە مردن و نەمری 50 ساڵە و هەموو کارکتەرە سیاسەکانی بیری پێشکەوت و خوازی کورد لەم هەرێمەدا و یەک بە دوای یەکدا کەوتن هەندێک خۆیان ئەو مێژویان سڕیەوە هەندێک ماڵ و مناڵ و هاوڕەکانیان کوژاندیانەوە تەنیا کەسێ نەمر و بە پێوەمایەوە نەوشیروان مستەفا بوو ئێستا موئامرەیەکی گەورە لەسەر ژیانی خۆی و بیر و باوەڕەکەی هەیە
ئەرکی سەرشانی ئەم جڤاتی نیشیمانیەیە کاک نەوشیروان و بیر و باوەڕەکەی بە زیندویەتی بپارێزێ. مناڵەکانی ئەرشی ڕێکخراوەیی هەر بوارێک ئارەزوو دەکەن بە شێوەیەکی دەستوری بۆیان ڕێکخن. گۆڕان وەسیلەیە و ئەگەر زیندوو بمێنێتەوە دەیان گۆڕانی تر دروست ئەبێ. باش بە حاڵی خۆم گۆڕان بمیانن هەتا ماوم کار بۆ نەمری نەوشیروان مستەفا و بیر و باوەڕەکەی یەکەم. چەند مانگێ دوای مەرجی کاک نەوشیروان لە کۆبوونەوەیەکی جڤاتی نیشتیمانیدا کە زیاد لە 50 ئەندام ئامادەبوون ئەم قسەیان بە دوور و درێژتر پێوتن و بۆمڕوونکردنەوە مەحزەری کۆبوونەوەکانیش ماون. ئەم ڕامان و ڕوانینەم بۆ لە ئاپۆڕای خەڵک و گریان و فیزاحی ئەو بەیانی نۆزدەی ئایار لە حەوشەکەی شۆخەکانی گردی زەرگەتە ئەم گروپەی ئێستا خڕ لەبیری بڵاو پێکردن و دوورخستنەوەی خەڵکدا بوون. هەمووان و هەریەک بە بیانوویە تەنانەت براو مناڵەکانی خۆشیان دوورخستەوە. با هەریەک ئەو پرسیار لە خۆی بکە لە نەریت و ئەخلاقی کوردەواریدا بە گشتی و شاری سلێمانی بە تایبەتی مردوو هەر چێ بێ هەر کارە بێ سەرما تۆفان یان گڕە و گەرما بێ ئاشتی و ئاژاوە بێ شەو یان ڕۆژ بێ کەسوکار و هەڵە نزیکەکانی تا ناشتنی لێ دوور ناکەونەوە. هەموو تۆمارە ڤیدۆیەکان و شایەتەکان ماون. یەک کەسم پێ بڵێن لە کەسوکار ئەندامانی خانە ئەندامانی هەردوو جڤات لەگەڵ تەرمی نەوشیروان مستەفادا لە ماڵەوە بۆ خەسەخانەی فاروق بەپێ یان بە ئۆتۆمبیل هاوڕێگەی بوو بێ دڵنیابن کەسیان. لێرەوە ئەتان ژێرمەوە بۆ دەیان حاڵەت و ڕەفتاری ئەم گروپەی خەڕ دیارە قەسی خانی ڕاپەڕاندنە هەندێک لە باسلکان و چەند کەسێکی چاپلوسی دەوروبەری کوڕەکانی کاک نەوشیروان و چەندین قسە و بیرۆکە و بڕیاری مەترسیدار کە لە هەموویانە و لە سەرەتای ئازاری کۆسەکەدا ڕۆژانە دایانە چڵەکاندم. بە بڕیار و فەرمانی کۆپتەرەکەی سەی عومەر دەستی پێکرد و لە کۆبوونەوەیەکی پەلەدا پێشنیاریان کرد کەس پارەوە نەگرێ بۆ هاوکاری ئەم پرسەیە. بەداخەوە دواتر بیستم ئەموو ئەو پارە و هاوکاری هەتا کارتۆنە ئاویش بە سەدەقە وەرگیرا بوو. هێشتا چلێ نەچوو بوو لە کۆبوونەوەیەکدا لیژنەیەکیان بە بیانووی نەبوونی پارەوە بۆ گەڕان بەسەر دەوڵەمەندەکانی شارا پێکێنا ناوی چیاونما لەگەڵ ئاواجی شێخ جەناب بۆ ئەو لیژنەیە پێشنیار کرا. تکایە کوڕی کاک نەوشیروان لە مەسەلەی پارە و پارەکۆکردنەوە باز مەکەن. من ئەمە مت و سەی عومەر گوتی ئەوان ئەزانن چی هاوکاری باوکیانی کردووە. بە بێزاریەوە هەستام و بەژی کاک عومەر داوتم کوڕی کاک نەوشیروان مەکەن بە دەسڵی سوال خۆی بمایە ئەمەی قبوڵ نەیەکرد. من بە شپە ئەمە وت و کاک عومەر بە دەنگی بەرز و بە تۆڕەبوونەوە وتی چی بکەین پارە بۆیان ئەدەن و بە ئێمەی نادەن. حەمە تۆفیق بە ئاشکرا ئەیوێت کاتی ئەوەیە عوسمان و قادر دەرکەین. عمەری سەی عەلی دەسەواژەی نوێنەری ماڵی کاک نەوشیروانی بۆ حەمە تۆفیق بەکارهێنا. جوامێری برازای کاک نەوشیروان لە هەفتەی یەکەمی پرسەکەدا لە کاروباری ژووری دیپلۆماسی دوورخرایەوە. بەختیاری براو هاوڕێی 50 ساڵی کاک نەوشیروان بێزرا و دەموغزێنرا. بە پەلەدەکردنی قەسامی شەرعی و قانونی کاک نەوشیروان و ئینتیقالی مەحکەمە و بە یاسایی و بە ڕەسمی دەرکردنی کچە تاقانەکەی لەو پرۆسەیەدا تاپۆکردنی هەموو ممتەلەکاتی گۆڕان و کاک نەوشیروان و گواستنەوەی بۆ سەر هەردوو کوڕەکەی پشتیوانی و کاک عومەر و قسە بەناوبانگەکەی کە ئەیوت بەشکم ئەم تەعزیە ببێتە عاملی خێر بۆ ئاژبوونەوەمان لەگەڵ پارتی. ئەمانە و بە ئاشکرا هەوڵی دوورخستنەوەی نزیکەکانی کاک نەوشیروان وای کرد بەپەلە سێ گروپی جیاواز لە بزوتەوەکە فەرز ببن. عوسمانی حاجی مەحموود، قاری حاجی عەلی و هاوڕێکانیان، عومەری سەی عەلی و تەکەتولە کۆنەکەی، کوڕەکانی کاک نەوشیروان و حەمە تۆفیق و دەوروپشتەکەیان. چەند کەسێکی لەو تازە پیاکەوتوانی گردەکە لە ئەندام پەرلەمان وەزیری کادری فەیسبووک لە نێوانیاندا هاموو شەو زمان بەدیان ئەکرد و خۆیان ساخت نەکردبووە. هەڵپەکردن بۆ دەست بەسەڕاگرتنی هەر سێ جومگەی ئیعلام مڵک و دارایی ئیرسی معنەوی کاک نەوشیروان بە خێرایی تێپەڕی. تەکەتولەکەی سەی عومەر پشتیان لە بەڵێنی هاوڕێتی عوسمان و قادر کرد و لەگەڵ گروپی کوڕەکانی کاک نەوشیروان مساڵەحەیان کرد. لە دەیان ڕێگەوە فشاریان بۆ ڕاگەیاندن لە دەرفەتێکی تردا وردەکاری بڵاوەکەمەوە کارگەیشت بەوەی هیچ نامێکی ڕەسمی و ناڕەسمی ئێمەیان ناخێندەوە. کۆبوونەوەی ژێربەژێر لەگەڵ کادر و دەستەی جیاواز بەبێ ئاگاداری ئێمە لە میدیا ئەکرا. پەلەیان بوو خانەی ڕاپەڕاندن دروستکەن. ئەیانویست عوسمان و قادر لە پێکهاتەی خانە دوور بخەنەوە. ناوی ئەو دوانە بۆ هەر پۆست و پلەیەک ئاهاو حەمە تۆفیق وەک ڕکابەریان بۆ ئەو پۆستە ڕاست ئەبووەوە. بەیانیەک هەموو ئەو گلەیانم گەیاندەوە سەی عومەر. حەمە تۆفیق دۆری خراپە ژێڕێ.
دەور و پشتی کوڕەکانی کاک نەوشیوان بیری خراپ و کاریگەری خراپیان هەیە تکایە تۆ لە جێگەی باوک و مام ئەو کوڕانە بخەرە ژێر فەرمانی خۆتەوە لەم قسانە بووم جەلات جەوهەر خۆی کرد بە ژوورەکەی سەی عومەردا بە لێبوردنەوە ویستی بڕاتە دەرەوە بە فرسەتم زانیم ئەویشم تێکەڵاوی باسەکە کرد و دوای گفتوگویەشی کورد وتی 100% تەئیدی ئەو قسانەی عەبدوڕەزاقەکەم چەند جارێ لەگەڵ چیاو نما پێکەوە بەجیا دانیشتم هەموو جارەکان سێ خاڵم بۆ پێشنیارەکردن یەکەم باوکتان هی هەموو کورد بووە تەجاوزی گۆڕان بکەن و وا بکەن ئێوەشکی هەموو کورد بن دووەم ئەم گردی زەرگەتەیە سەرقەبرانی باوکتانە بەردێک لا نابرێ و دانانرێ دەزانم سوورەت قەید و قەسام و ئینتیقال ئێوە نەتان بیستۆ و نایزانن ئەوەش نازانن دابوونەریتی سێمانی وایە باوک مەردە لانی کەم تا ساڵە عەیبە بەلای ئەو دائیراندا بڕوە پێیان کردن و تازە تێپەڕی سێهەم دوژمن و نەیار و ڕکابەرەکانی باوکتان 50 ساڵە بەسەدان ماکینەی ئیعلامی و سیاسی ئیستیخباراتی کار بۆ شکاندنەکەن ئەو بە مردنەکەی سحری هەمویانی بەتاڵ کردەوە دڵنیابن 50 ساڵی تر کار بۆ مردنی ڕاستەقینەی ئەو ئەکەن چونکە نایانەوێ کورد پیاوی وا دروست کاتەوە ئامانجی سەرەکیش ئێوەن نەگۆڕان و ئێمەمانان دەکرێن ماوەیەک سەفەرکەن یان لە بڕیار و کاری سیاسی بزوتەوەکە خۆتان دوور بخەنەوە هەموو جارەکان جۆرێ لە دڵنەوایی و ڕەزامەندیم لای ئەوانەوە هەست پێ کرد تەنیا جارێ نەبێ چیا لە درێژەی گفتوگۆیەکم داناوتی کاک ڕەزاقیش وەک ڕێبین و مەریوان ڕێبینی ئەحمەهەدی مەریوانی وریاقانە ئێمە دوور بکەینەوە کاتێکیش هەواڵی تاپۆکردنی گردەکە لە ڕۆژنامەی ئاوێنا بڵاوکرایەوە گفتوگۆیەکی لاوەچی لەناو گۆڕانخوازەکانە دروست کرد ڕوونکردنەوەیەکی چیان نما لە ڕێگەی مامۆستا جەمالەوە پێگەیشت و وتی من و کاک عومەر پێکەوەین کوڕەکان ئەم ڕوونکردنەوەیان بۆ نردوین و ڕای تۆمانەوێ تەنیا دەستەواژەیە کە داوام کرد لەو ڕوونکردنەوەدا بیگۆڕن ئەوە بوو گردی زەرگەتە لە خزمەتی گۆڕاندایە بیگۆڕن بە گردی زەرگەتە هی گۆڕانە هەردوو مامۆساکە ڕاکەی منیان پێ دروست بوو هەرچەندە گۆڕینی ئەو دەستەواژەیە تەنیا ئەزیشێکی ئیعلامی و معنەوی هەبوو بەڵام بۆ بەیانی کەنادیان بۆ بڵاوکردنەوە دەستکاری نەکرا بوو پێش بڵاوکردنەوەشی پەیوەندیم پێوەکردن و وتم بەڵێن بوو ئەو دەستەواژەیە بگۆڕین لە وەڵام داوتیان ئێمە ئەمانەوێ بۆ قسەیە مەسەلەی ئەم گرد و تاپۆکردنە کۆتایی بێ ماوێتی دەستی عەبدوڕەزاق خۆش بابەتەکانی هەمووی جدین و هەمووشی حقیقەتە ئۆکەی من تعلیقێکم نییە جارێ سەرکەوتوو بن و شەیەکی خۆش ئارام بۆ هەموو لایەکتە خواتان لەگەڵ